لەگەڵ بەشێک لە هاوڕێیانم ئەمڕۆکە بە باشمان زانی کە سەردانی تونی بابا بکەین کە بە شێوەیەکی سروشتی هەڵکەوتووە و ناوچەیەکی زۆر سەرنجڕاکێشە و ئەتوانین بڵێین ڕۆژانەی ئەم ماگانە خەڵکانێکی زۆر بۆ بینینی ئەو دیمەنە سروشتیانی کە لەم ناوچەیە سەردانی ئێرەکەن. بەڵام ئەوەی کە زۆر سەرنجی منی ڕاکێشا جگە لە بینینی دیمەنە سروشتیەکان کۆمەڵێک دیمەن بوو کە ئەو دیمەنانە دیمەنی دەستکردی مرۆڤ بوو، لەویش فڕێدانی بەشێکی زۆر لەو پاشماوانەی کە وەکو خۆراک با بڵێ بەکارێ ناو دواتر وەکو پاشماوە لێرە فڕیان داوە کە بەشێکیشی سووتێنراوە بینینی چەندین دیمەن لە ناو ئەم توناکە ئەمە بەڕاستی جێگەی نیگەرانی یعنی ئێمەی مرۆڤ کاتێککە دین بۆ چێژوەرگرتن لە سروش بەڵام ئەم پاشماوانش فڕێدێنە ناو سروشتەوە کە لە دوجارە بە زیانی خۆمان و بە زیانی سروشت تەواو ئەبێت. بۆیە داواکارم لە تەواوی ئەو گەشتیارانەی یان تەواوی ئەو کەسانی کە ڕوو لەم ناوچە گەشتیاریانە وەڕوو لەم ناوچە سروشتیانە ئەکەن لەگەڵ خواردنی خۆراکەکانیان دواتر پاشماوەکانیان لەگەڵ خۆیان بەرنەوە و لە شوێنی تایبەت فڕێ بدەن نەخود لەم ناوچانە فڕێ بدەن.